من فایق محمود محەممەد ئەندازیاری کشت و کاڵی لێپرساوی بەشی ڕزگەری و نەمامگەکان لە بەڕێوەبەرەتی باغداری سلێمانی ئەمڕۆ باسی هەڵپاچینی داری زەیتونەکەن بە شێوەیەکی زانستی لە نەمامگەی بەکرەجۆ کە چ کاتێک باشە کاتی گونجاو چ کاتێ باشە بۆ هەڵپاچینی دار ساڵانە عادەتەن کە دار گڵای وەران لە دوای ئەوەی کە دار گڵای وەران دوای 20 ڕۆژێک دوای ئەوەی ئەو خۆراکانی کە کۆی کردوتۆ دارەکە خەزنیەکات دوای 20 ڕۆژ لە هەڵوەرینی دار گڵا ئەتوانین هەڵپاچین بکەین بەڵام ئەگەر ساڵێک زانی مانزانەکەی سەختە و سەرمایەکی زۆر بەڕێوەیە دەپلەکانی گەرما زۆر دابەزێ ئەو باشتر وایە هەڵپاچینەکەمان دوا بکەین بۆ مانگی دوو لە ئێستا کە مانگی دووە باشترین کاتە گونجاوە بۆ هەڵپاچینی دار لەبەرەوە مەوجای سەرما تێپەڕ بووە لەبەر مەوجای سەرما تێپەڕ بوو و ترسی ئەوەمان نییە کە دارەکان سەرمابی بە باشترین ڕێگەی زانستیش ئەوەیە کە لە زەیتونە یەکەم جارێک هەوڵ بدەرێ سەرەتانەکان ببڕین ئەو فەرع سەرەتانانی کە لە بنەوە سەرەکەوێ زەیتون وەکو عامی فەرقەیە لەگەڵ دارەکانی کە زیاتر لە ڕووی خارجیەوە بەرەگرێ لەبەرەوە پێویستەکان ناوەڕاستەکەی ببڕین و هەڵپاچینێکی باشی بۆ بکەین بۆی بەتەواتی تەهوێ بکە یعنی ئەو دارە. لە ئێستادا دەست دەکەین بەڵپاچینی ئەم دارە زەیتونە کە بە شێوەیەکی زانستی چۆن هەڵەپاچرێ پێش هەموو شتێک باشتر وایە مەقەس و مشارێک کە پێمانە بەکارێنین زۆر تیژ بێ تعقیم کرابێت لە دارێکەوە بۆ دارێکە بەکاری نێنین ئەگەر دارێکمان نەخۆش بوو بۆی نەخۆشەکە نەگوازێتەوە بۆ دارێکی کە باشتر وایە ئەم دارە زەیتونەی ئێمە ئیبینین سیرەکەن 5-6 فەرع دەرچووە باشتر وایە ئەو زەیتونەی کە بۆ بەر ینی بینەکرێ باخەکە بۆ بەرە لەسەر فەرعێک پەروەردە بکرێ بەڵام ئێمە ئەم لە نەماگوی بەکرەجۆ زیاتر بۆ ئینتاجی قەڵەممانە ئێستا دەستەکەین بە تەقلیمکردن و شێوازی هەڵپاچینەکەی دەستەکەین بە بڕینی ئەم سەرەتانانە لە سەرەتا ئەم سەرەتانانە خۆراکێکی زۆری دارەکە بە فیڕۆ ئەدەن لە ڕاستیا ئەبێ پێش وەخت ئەم سەرەتانانە ببڕین لە هەچ کاتێکا بوو ینی ئەگەر بێت و لە بەهاری سەری هەڵدایەوە باشتر وایە ببڕێ لە بناو پاشان دەستەکەین بە هەڵپاچینێکی زانستی بۆ دارەکە کە پاشەوەی کە سەرەتانەکانمان هەمووی لێ کردەوە. لە ئێستادا سەرەتانەکانمان لێ کردوتەوە تێبینیەکەن لێرانە چەند فەرعێکی زۆر چوون بە ناویەکە ئەبێ ئەو قەرەباڵقی نێڵینەوە ناوەڕاستەکەی بۆشکن بۆی بە تەواتی تەهوێ بکات هەوا بچێتە نایەوە بە تەواتی ڕووناکی بچێتە نایەوە ئەنجاوکو زەیتون وەکو پێشتریش باسمان کە زیاتر ڕووی خارجەکەی بەرەگرێت لەبەرەوە ناوەکەی تەخفیفەکەین و ئەو فەرعانەی کە قەرەباڵقی دروست کردووە عادەتەنی بڕێ. بەم شێوەیە بەڕێزان دەیبڕین بۆی ناوەڕاستەکەی بە تەواتی بەتاڵ بوێ شێوەیەکی کە ئەسیمان بدات. ئێستا کە ئەمە ناوەڕاستەکەی دەرەکەین تەواو ڕووناکی بەر هەموو یەکەوێ ئەم فەرعانەشێک کە لە ناوە قەرەباڵقی دروستەکەن ئەی قستێنین ئەوانەی بەشی خوارەوەی ئێستا کە تێبینی بکەیت کە ناوەڕاستەکەی کراوەتەوە بە جوانی ڕووناکی بەر هەموو یەکەوێ هەوا گۆڕکەیەکە ئەتوانین بڵێن تەوزیعاتێکی جوانە بێ لە بینی گەڵا و گوڵە.
سوودەکانی هەڵپاچین یەکێک لە هەڵپاینەکان ئەوەیە کە بەرێکی باشمان باتێ یەکێک لەوانەیە کە دارەکەمان تووشی نەخۆشی نەکا ئەو دارە بکە هەڵپاچین بۆکرێ یەکێک لە سوودەکانی ئەوەیە کە تەوازنێک لە بینی گڵاو بەرا بکەین یەکێک لەوانەیە کە تەهوێ بکە ئەو دارە بۆی تووشی کە ڕوشت نەبێ بڵێن هەڵپاچینەکانی بۆکەین لە هەموو دارێکە یەکێک لە سوودەکانی ئەوەیە کە تەمەنی دارەکەمان بۆ درێژەکاتەوە ئەو تەمەنەکەی درێژەکاتەوە ئەمانە چەند سوودێکی سەرەکین کە هەڵپاچینی دارەکەین بە هیوای سوود بینین بۆ ئێوەی بەڕێز هیوامان وایە هەڵپاچینێکی تەندروست بکرێ بۆ داری زەیتونەکان و هەش دارێکی ڕێگەی تایبەتی خۆی هەیە بۆ هەڵپاچین لەگەڵ ڕێزماندا.